پارتی وێکێتی دوای زیاتر لە 20 کۆبوونەوە لە دوای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەهۆی بێمتمانەییان بە یەکدی تاکو ئێستا نەگەیشتوونەتە ڕێککەوتنێک بۆ پێکهێنانی کابینەی دەی حکوومەت بۆ هۆیشەوە دامەزراوەکان لە سەروی هەمووشیانەوە پەرلەمان پەکخراوە. بەرپرسی بۆردی یاسایی کۆمەڵی دادگەری دەڵێت پەکخستنی دامەزراوەکان مەترسیە بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان. هەرچی دامەزراوەی لە هەرێمی کوردستان بە دەستەکانیشەوە واتە دەستە سربەخۆکانیش هەمووی ماوەیان بەسەر چووە، بەڵام لەبەر ڕێک نەکەوتنی یەکێتی و پارتی تا ئێستا چونکە ڕێک نەکەوتون ئەو دامەزراوانە لەبەر بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی تەسکی حیزبی خۆیان پەکیان کەوتووە. ئەمە ژوای کردووە کۆمەڵێک ئاستەنگ و کێشە ڕوو لە هەرێمی کوردستان بکات کە بەڕاستی من چەند جارێک باسم کردووە کە ئەمە خەتەر دەبێ بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان. لە هەر شوێنێک دامەزراوەکان پەکخران میزاجی کەسی و حزبی شوێنی یاسا و ڕێنمایی دەگرێتەوە. ئەمەش لە بەرژەوەندی حزب و کەسانێکی دیاریکراوە کە هەر لە بنەڕەتەوە هیچ حسابێکیان لەسەر دامەزراوە یاسایی و دادوەریەکان نەکردووە. یەکێک لە مەترسیە هەرە گەورەکان کە ڕووی لە وڵاتان کردیە بریتیە لەوەی کە دام و دەستگا پەک بخرێتن، چونکە ئەو کاتە میزاجی شەخص و میزاجی کەسەکان دەچێتە جێی یاسا و دەچێتە جێی قانون، لەوێەوە بڕیارەکان دەدرێتن، ینی بە میزاجی کەسەکە یان بە میزاجی خەڵکەکە ئەوەی کە لە دەسەڵاتە ئەو نخبەی لە دەسەڵاتە بە کەیفی خۆی یاسا دەردەکا، یاسا ڕادەگریتن، شت دەگۆڕیتن، شت لا دەداتن، مؤسسە قەپات دەکاتن، مؤسسەیەک دەکاتەوە، ئیستیحداسی شت دەکاتن، بودجە نامینێتن. بەپێی راپۆرتێکی دامەزراوەی پەی 1050 ڕۆژە هەرێمی کوردستان بێ پەرلەمانە. لە دوای هەڵبژاردنی خولی شەشەمیشەوە لە 20 مانگی دەی ساڵی ڕابردووەوە 426 ڕۆژە پەرلەمان تەنها یەک کۆبوونەوەی کردووە. بەو هۆیشەوە حکوومەت ماوە بەسەرچووە و دەستە سەربەخۆکان و دامەزراوەکانی دیکەش لە بۆشایی یاساییدان. هۆکارەکەشی لە دەستکەوتی حزبی و بچووکتر لە حزبیش کورد دەبێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.